کچەکەی تۆ بۆی ئەم شتانە بەڵکە بۆی ئاگدار بین کچەکەی خۆت بپارێزە خەندێک کەسە بینی کچەکەی حڕ کردووە ژنەکەی حڕ کردووە خوشکەکەی حڕ کردووە بە کەیفی خۆی ئازادە چیەکە چی ناکە بەڵام کاتێکی کە قەزەیەک ڕۆدا و کێشەیەک ڕۆدا ئەمجا غیرەتەی گرێت ئەی کوژم نام نەبی کوژە و نەبەرەڵاشیکە بەڵام شتێک هەیە هەندێ ئافرەت هەیە هەندێ پیاو هەیە عاشق بوونە حەلیان چییە کچەکەی تۆ شیرینی کچی تۆ ئەڵێ بەس فەرهادم ئەوێ لەیلای کچی تۆ هەر دەڵێ مەجنونم دەوێت کوردوەتەنی تیرەکە لێی داوە عاشق بووە حەلی چییە حەلیەوە بیکوژین نەخێر وەقەتڵە لە بین دوو حاڵەتای پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر دوو کەس خۆشەویستی یەک بن بۆ یەکتری توا بێتنەوە حەلی نییە ئیلا زەواج نەبێت تۆش دەڵێ حەلی نییە ئیلا کوشتن نەبێت ئەمە شەرعی خۆ ئاوا لەگەڵ تۆ زۆر جیاوازە حەیات بچێ باشە خەڵکی پێت بزانێ کچەکەت خۆی بکوژێ خۆی بسووتێنێ خۆی بخنکێنێ خیانەت بکە و زینا بکە ئەمانە باشە یا بیدەی بە زاوایە کە تۆ بەدڵت نییە زاواکەت بەدڵ نەبێ بینشت لەگەڵیان نەبێ لەوە زۆر باشترە کە حەیات بچێ ڕابکەی زۆر لەوە باشترە خەڵکی بێنە بەر دەرگاکەت وڵا کچەکەی فڵان کەس خۆی کوشتە خۆی سووتاندووە هەڵی بژێرە واز لە حەماسەت بێنە وڵا کاکە من حەیامە چێکە بیدەمە فڵان کەس ئەوە حەیاچوونی ئەوە حەیاچوونە کچەکەت بەیانی پەنێ بدە ئەوە حەیاچوونی ڕاستەقینەیە بۆیە کچەکەی تۆ دەڵێ هەر ئەوم دەوی یا ئەو یا گڵ کوردوەتەنی تاو حەلی نییە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیلا زەواج نەبێ هاوسەرگیری نەبێت جا بۆی لەوەی کچەکەت سەلامەت بێت لە خۆکوشتن لە زینا لە خیانەت بیدەرێ کچەکەی بەرێ چار نییە من ناڵێم ئەمە مەسەلەوە نییە کابرا وڵا کاکە من چۆن قبوڵەکەم نە کچەکەی تۆ تازە لە دەست دەرچووە چی دەکەین باسی ئەو کەسانەکەم کە بە قسەت ناکەن ئافرەتەیە ئەڵێ بیشم کوژی شوو بۆ نەبێ شوو بە کەس ناکەم ئەمە حەلی نەما تەواو بەڵام ئەگەر قەناعەتی پێکردی فڵان کەس ڕۆڵێکیان فڵان کەس کەسێکی خراپە باش نییە بەکەڵ تۆ نایە قەناعەتی کرد باشە ئەگەر قەناعەتی نەکرد یا بێ بیدێتێ یا خۆیە کوژێ کارمان باشترە بیدەرێ و لە کۆڵی کەڕە با بڕوات چونکە بیدەی بە هەر پیاوێکی تر لە ژێر و خەریکی خیانەتە بێ لەگەڵ پیاوی ئەو پیاوەی ترە پیاوەکەی خۆی خۆش ناوێ لەگەڵ پیاوێت ترا بێت چونکە بەدڵی نییە بە زۆر نابێ خۆم شتانە هەر ئەوە گرنگ نییە مەلاکە مارەی بڕی هەر ئافرەتێ مارە بڕم هەتا گفتی لێوەر نەگرم بەخوا ماری ناکەم ئەو سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کێ لێ ڕازیە بۆی ئاگامان لە خۆمان بێت با خۆیان نەسووتێنن با خۆیان نەکوژن با خۆیان نەخنکێنن دڵی کچەکەت بئێشێنی کچەکەت خۆی بکوژی هەتا مردن ویژدانت ئازارت ئەدات خوا کچەکانتان ئاگاتان لێیان بێ دڵیان مەشکێنن ئەگەر قەناعەتیان پێکردن کە شوو بە فڵان کەس نەکەن دەسەڵات چاکە زۆر باشە ئەگەر قەناعەتی نەکرد با خۆی نەکوژێ با خۆی نەسووتێنێ با خۆی نەخنکێنێ با زینا و خیانەت نەکا با هەڵی نەگرێ کابرا لەگەڵا بڕوات بیدەرێ و لە کۆڵی کەرەوە چار نییە هیچ حەلێتر نییە